سڵاوتان لەبێ بینەرازیز و خۆشەویستەکان خۆشحاڵین لە ئەڵقەیەکی تری بەرنامەی ڕایەڵە دەینەوە خزمەتان پرس و تەوەری ئەم جارەمان بابەتێکی نوێ و گەرمی ڕۆژە سەبارەت بە لێکەوتەکانی بڕیاری دەست بەسەراگرتنی ئۆتۆمبیلە بێسەرەتاکان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆم بابەتە لە ئەستۆدیۆکانمان لە شاری سلێمانی میوانداری بەڕێز سوارە عومەر خاوەنی ئۆتۆمبیلی بێسەرەتامان کردووە. کاک سوارە سڵاوت لێبێم کاتت باش. زۆر سپاس کاک زاناگیان دەستخۆشین بۆ بەرنامەکەتانێ بەرنامەی ڕایەڵە ڕێوسڵام هەیە بۆ بینەرانی خۆشەویستی کەناڵی پێیان. زۆر سپاس بەخێر بێی. کاک سوارە تۆ یەکێکی لە بەکارهێنەرانی ئۆتۆمبیلی بێسەرەتا. بەڵێ. هۆکاری ئەوەی کە ئێوە ئۆتۆمبیلێکی بێسەرەتاتان کڕیوەوە بەکاری دێن هۆکارێکی بۆچی دەگەڕێتەوە بۆ ئەوە کە نرخەکەی هەرزانە یاخود چ هۆکارێکی تری لە پشتا؟ کاک زانە هۆکاری کڕینی سارەی بێسەرەتا ئەگەڕێتەوە بۆ چەند خاڵێک گرانی سارەی ڕقم کە ئەم کەسارەی کە سارەی بێسەرەتایان کردوە توانای کڕینی ئەم سارانیان نییە ینی بەڕاستی لە ناچاریە لە شوێنی ئەوەی سارێک بکڕێ بۆ نمونە ئەو سارێک ئەگەر باش بێ ئەمڕۆ لە بازاڕەکانە ئەو جۆرە سارانەی ڕقم بە 140 گەڵای پێ نییە بیا بە سارێک ناچارە بەدیلی ئەم سارێ بدۆزێتەوەێت ئەو بڕەپارێکی یا بە سارێکی بێسەرەتا لە نزیکی 4,000 دلار بۆ 7,000 دلار ئەوەندە بڕەپارەی پێش بەشی سارێکی ڕقم ناکە ئەمە یەکێک لە هۆکارەکان یەکێک لە هۆکارەکان ئەو بڕەپارەی کە خەڵگیایەتی بە سارەی بێسەرەتا ئەگەر ئەم بڕەپارەیە بەرین بین بە سارێکی ڕقم چ سارێکی بۆکە سارێکی بۆکە بنمونە کەسێک مندووبە سارێکی بەسەرەتای پێ ئێمە داوای لێ بکەین سارە بەسەرتاکەی بفرۆشێ ئەم بڕەپارەی کە هەیەی بیا بە سارێکی ڕقم سارێکی بووەکە ئەم گەنجە ڕۆژی 15,000 هەیە باشە پارەی سارە بەسەرتاکەیمان برد یامان بە سارێکی ڕقم و بێمشکیلە ئەم گەنجێک ڕۆژی 15,000 هەیە مانگی 450,000ەکە بێم 450,000 لەم سارە سەرفکە ئەم گەنجە چی بۆ بمێنێتەوە کەواتە ئەمە یەکێک لە هۆکارەکان هۆکارێکی ترەوەیە کە ئەم سارانە سارەی چاکن بە تایبەت ئەو بەشیان کە لە دەست خەڵکی فەقیرە باڵێن لە دەست خەڵکی موچەخۆرە لە دەست خەڵکی کەم دەرامەتە کە پێیانەڵێن مەلیکە و ماجستە و شاینە کراونەکان کە ئەمە یابانێکی عیارە 24ن ئەمانە ئەشیان هەرزانە مەسرفی کەمیان هەیە ئەمە نمونەیەک بکە نامانەوە گەنجەی کە مندووبە ئیشی مندووبیەکە ئەتوانێت بەم 450,000 شاهانەیەکی جوان و نازدار بەخێو بکە بەشێکیشی بۆ خۆی بمێنێتەوانێ و ئەم سیارانە بە تایبەت کراونەکان قەناعەت پێگەرن بۆ باڵێن سەرنجڕاکێشن مواسەفاتی جوانیان تا سیارەی چاکن بۆ قۆناغی هەرزەکاریان گەنجەکانی ئێمە سەرنجڕاکێشن قەناعەت پێکەرن ئەنی نامێن ناوی سارێکی ڕقم بێنم تۆ ناتوانانی قەناعەتی پێ بکەی بڵێ تۆ بۆ نمونە بە نمونە ناوی سارێکی نەک بۆ خراپی بۆ ئەڤێک بکڕی بە 5 پارچە بووە خۆ عەلاکولی حاڵ ناتوانانی بە گەنجێک لە بێرە مەقارنێکە لەگەڵ شاهانەیەکی 2007 بەسمە ڕەساسی ویلینگە کە بەسەر جادە ئەڕوا ینی زۆرێک لە گەنجەکانەڵێ زەختە دابەزێنێ گەنج لە 2024 تەموحی زیاترە بۆ نمونە شارەکانی هەرێمی کوردستان بەڵێ کاک سوارە بە وەرەیە واتە بە واتایەکی دیکە دەتەوێت ئەوە بڵێ کە نەعەدالەتی ئابووری هەیە لە هەرێمی کوردستان کۆمەڵە گەنجانێک کە لە سەرپەی خۆیان وەستاون توانای کڕینی ئەو جۆرە لە ئۆتۆمبیلیان هەیە ژیان بڵێ ینی ئەو گۆڕانکاریەی کە لە دوای ڕاپەڕینەوە لە هەرێمی کوردستان ناکراوە قۆناغ بە قۆناغ گەنجەکان زیاتر چاوکراوەترە بن تۆ لە ئێستا ئابینی باڵەخانەکان لە هەرێمی کوردستانە گۆڕانکاری بەسەرهاتووە شارەکانی هەرێمی کوردستان لە ساڵی نەوەتەکان و لە ئێستا بەراوردی پێ بکەین ناتوانانی قەناعەتێ بە گەنجێک بێنی بڵێ ئەم ساری مەکڕە ئەمەم کڕە واتە سیارەکان بۆ ئێستای 2024 هەرێمی کوردستان گونجاون قەناعەت پێکەرن چۆن باڵێن بە شێوەیەکی تر ئەمانە دڵی گەنجانن. زۆر باشە کاک سوارە باست لەوە کرد کە ئەم جۆرە ئۆتۆمبیلانە پارچەیە دەگەکانیان هەرزانە یاخود تێچوویان کەمان لە هەمان کاتیشدا کواڵێتیان ئەوەندە دڵگیرە کە لەگەڵ ئەوەی ئەوەلیاتی نییە لە بەڕێوەبەراتیەکانی هاتوچۆ لەگەڵ ئەوەی کە مەترسی دەست بەسەراگرتنی هەیە هێشتا خەڵک دەیەوێ بەدەستی بێنێت لە بابەتی کوالەتیەوە بەڵێ ئەگەر لە ڕووی پلێتەوە سیرکەی ئەمانە
لە ڕووی پلێتەوە وەکو سارێکی گول لە نەبڕوان درە باشە ینی کوالەتیانەوە نەبەرزە سیستمی برێکیان یان ئەیBSیان هێندە بەهێزە ئەتوانم بڵێم ئەو کوالەتی سیستمی ئەیBS کە لە ماجستەیەک لە شاینێکە هەیە لە سارێکی 2023 لە 2023 ڕقەمە ئەم زیاتر باشترە لەو باش ئەمە وەکو سیستم وەکو ماسەفات سێرەکەی لە سارێکی 2002 لە مەلیکەیەکی 2002 ماسەفاتی وای داناوە کە لە شەریکە اعتیبار پێکراوەکانی 2024کە ئێستاش دای نەناوە ینی بە نمونە تەبرید بە لەمس و بە سپلێتی لە مەلیکەیەکی 2000 دایناوە ئایا چ لانکرۆزەرێک کە پێڵەن وەنەوشە 2024کەشی تەبریدی سپلێتی بێ کە نییە ئەنی 2024کە هێشتا لانکرۆزەر کە لە قسەی بازاڕیا پێڵێن وەنەوشە هێشتا تەبریدی لانکرۆزەرێک سپلێتی نییە ینی لە کاتی هەڵکردنا تۆ ئارەچ لێبێ تەبریدەکەی بسۆڕێ جگە لەوەی کەلاکانی سێ پەردەی بۆ دانا و سەلاجە و باڵێن جلد و هیتەر و کوشنکارەبە و کامێرە و حاسە و دژە خلیسک و ینی ڕادار و ئەمە بەس لە مواصفاتەکان ینی ئەمانە هەموو هۆکارگەلێکن بۆ کڕینی ئەم سیارە لەنان گەنجانەوە زۆر باشە زۆربەی ئەفون کە زۆربەی ئەو کەسانی کە ئەم جۆرە سارانیان پێە گەنجن ینی لە قۆناغی 18 بۆ 30 ساڵیان ینی ڕێژەی کەمیان پشتی 30 ساڵە زۆر باشە بە بڕوای ئێوە هۆکاری قەدەغەکردنی لێخوڕینی ئەو جۆرە ئۆتۆمبیلە ئێوە وەکو بەکاربەرێک بەەوە دەگەڕێتەوە کە ئەو ئۆتۆمبیلە لە خواروی عێراقەوە بە پارچە وەکو پێی دەوترێ ئەدەوات بە پارچە هاتووە لێرە جارێکی دیکە دروست کراوەتەوە واتە پارچەکانی لکێنراوەتەوە بە یەک هۆکارەکەی ئەمەیە کە سەلامەتی تێدا نیە یاخود ئەوە تەنها ئەوەیە کە بە گومرگدا تێنەپەڕیەوە حکوومەتی هەرێمی کوردستان لی سوودمەندنەوە قەدەغەی دەکا خەڵک بەکاری بێنێت هۆکاری دەست بەسەراگەری مەبەستی شاری سلێمانیە هەر هەولێریش زیاتر ئێستا بۆ دەنگ و باسەکە بۆ سلێمانیە کە پێشتر بە پێچەوانەوە بۆ خۆت ئاگاداری ئەو هۆکارێکە بۆتە هۆی بڕیاری دەست بەسەراگرتنی ئەم سیارانە لە سلێمانی یان لە هەولێر ئەوە نییە کە ئەم سیارە 4 ساڵە با بڵێن چاوپۆشیە کراوە لە گەنجێک لە ناچاریش چاوپۆشیەکە کراوە ینی ئەمە نەبووە بڵێ لە سلێمانیا قانون جێبەجێ نەکرابێ وەزئی خەڵک خوێنراوەتەوە بەڵام ئەمە بۆ ساڵێک ڕاستە هاوکاری بۆ 2 بۆ 3 بۆ 4 ئێمە لە 2020 هاوارەکەی کەواتە لە سلێمانی هەرتوانێت 3 ساڵ هاوکاریت کە ساڵی چوارم ئیتر یعنی چۆنەڵی لە کوردیان نەبووە بڵێ حەونان بە قەرز ینی هاوکاری هەر نانەگەکرێ حەونان ناکرێت لە ئێستاکان بڕیارە دەرچووە دوو مەبەستی هەیە یەک ئەم سیارانە چارەسەر کرێ کۆتاییش بەو قسە و باسانە بهێنرێ لەسەر ئیدارەی سلێمانی کە مەجای ئەم سارە نەیانداوە ئەمە یەک دووش کاتیەوەی وەزارەتی ناخۆش قسەی خۆی هەبێ خۆ هاوڵاتێکی سلێمانی کەلار هەورامان هاوڵاتی ئەم هەرێمی کوردستانێ ئێمە بڕیاری ڕقمکردنیان کارتی ڕێگەپێدانی ئێمە لەدەست چیە خۆ لەدەست بە ڕێبەری هاتوچە سلێمانیان نییە لەدەست پارێزگاری سلێمانیان نییە لەدەست بەڕێز وەزیری ناوخۆیە زۆر باشە کاک سوارەت دەمەوێت لێرە خەوسێک وەرگرم وەزیری ناوخۆش سەبارەت بام بابەتە ئەمڕۆ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی قسەی کرد وەکو لایەنی پەیوەندیدار وەکو لایەنی حکومی کە وەزارەتی ناوخۆ معنیە بۆ بابەتە ئاماژەی بۆدا کە دەبێت ئەم پرسە بە جۆرێک یەکلای بکرێتەوە کە تەواوی لایەنە پەیوەندیدارەکان ڕەزامەند بن لەسەر دەست بەسەراگرتنی ئەو جۆرە ئۆتۆمبیلانە لە هەمان کاتیشدا لایەنی بەرامبەر کە هاوڵاتیە ئۆتۆمبیلەکەی لێوەردەگیرێت زیانمەند نەبێ بە بڕوای ئێوە یعنی حەدی وەسەد خاڵی ناوەڕاست لە نێوان ئەوەی کە چارەسەر یاسایەکە و گەنجێک دەست بەسەر ئۆتۆمبیلەکەی دابگیرێ و نەیدرێتەوە ئەو پارەی بڕوات چارەسەری ناوەند لێرە چییە؟ چارەسەری ناوەند من لە لێدوانەکەی ئەمڕۆی کۆنگری ڕۆژنامانی وەزیری ناوخۆ لەسەر یە خاڵی قساکەم کە پێوەستە بێمەوە ئەویش لە بابەتی سارەی بەسەرەتا بوو خاڵی ناوەند لە نێوان یاسا و واقعەکە ئەو هاوڵاتیان کەم سارە نانکڕیوە باشە بەڕێز وەزیری ناوخۆ زۆر با بڵین کە ئەمە دووبارەیە بۆ ئێمە دەست و پەنجەمان لەگەڵ ئەم لێدوانە ئەم وەڵامانەیان نەرمە پێشتر گوێمان لێ بۆ لە وەزارەتی ناوخۆ هەر ئەڵێم سارەنە بە پارچهاتون بەسراونەتەوە سەلامەتیانتیانە بەڵێ دەست ڕۆیشتووی لە پشت بەڵێ ئەم وەڵامە پێشتریش ئێمە کە
کۆدمان کردووە لە هەولێر هەرگوێمان لێ بووە. ئەمە قەناعەت پێکەر نییە و ئەمە خاڵی ناوەندی نێوان واقع و باڵێن هاوڵاتی و وەزارەتی ناوخۆ نییە. قەناعەت پێکەریش نەبوو ئەمڕۆ بۆ کەسانی کەم سارانیان پێ بوو، بە تایبەت مەلیگە و ماجستە و شاینەکان کراونەکان قەناعەت پێکەر نەبوو بۆیان. بۆچی؟ چونکە لە وەڵامی وەزیری ناوخۆیە خەڵک چاوەڕێ ئەوەیە کرد وەکو سارەکانی تر، چونکە بوو بە دوو بەشەوە سارە بێسەرەتا، وەڵامەکە کرد بە دوو بەشەوە، بەشێکیان بۆ سارە نەبوو کە محەوەر نین، ئەمە هەر یەکسەر چۆن ئەڵێ بەرچاوی ڕوونکردن لە داهاتوە قەراری ڕقەمیان بۆ درێ، یەکسەر بەرچاویان ڕوون بوو هەر لەو لە دوانەیە. ئەو بەشێکە پێوەستە بە 37,000 ماڵی هەرێمی کوردستانەوە کە مەلیگە و ماجستە و شاینە و لە دەستی خەڵکە فەقیرەکەیە، ئەمە لە دووڕیانەکە هێشتەوە. هەم پشتیوانی دەست بە سەراگرتنەکەی کرد لە سلێمانیە، هەمیش لە بەرامبەرە باسی مافی هاوڵاتی کرد. بەس ئایا مافی هاوڵاتی لەکوێ؟ باوەکو سیارەکانی تر کە محەوەر نین یەکسەر لەوێ بەرچاوڕوونی بهاتە نەک ئەو کەسانی کە ئەم سارانیان پێەیە تۆ بیکەیتە دووڕیانەکە، چونکە ئەو کردێ دووڕیانێکەوە، یعنی خەراری کۆتایی لە دوانەکەیان نەبوو. دووڕیانەکە چۆن وتی بە میکانیزمێک هەوڵێن چارەسەریان کەین کە هەم هاوڵاتی تووشی زەرەر نەبێ و هەمیش یاسا جێبەجێ بکرێ و نابێ جارێکی تریش سیارەی بێسەرەتا بێتەوە سەر شەقامەکان. زۆر باشە خوا بە ئەمە تەواو بکەم، ئەم خاڵە زۆر گرنگە. باشە میکانیزمی چارەسەر بۆ کراونەکان کە ئەو نەختێک بە سەر و چاویشانە هاتە خوارەوە، ئەی چییە؟ میکانیزمی چارەسەر دوو ڕێگەی نابێ بەسێ. یەکێکیان ئەوەیە کە کارتی ڕێگەپێدانی پێ بێت، چونکە ئەم لە ڕقەمەکەی ئاماژەی پێنێ، ئەین لە ڕقەمەکەی بەشێکی جیا کردەوە، مەلیەکانی تیانە بوو، کراونەکانی تیانە بوو. ئەی کە ڕقەمینەکەی دوو ڕێگەی هەیە، ئەوە تا کارتێکی ڕێگەپێدانی پێ بێت میکانیزمی چارەسەر کەەوە داواکاری ئێمەیە و ئەو حەدە وەسەتەیە کە تۆ باست کرد لە نێوان هاوڵاتی مافی هاوڵاتی و مافی لایانی پەیوەندیدار کە یاسایە باڵێن حکوم باڵێن حکومەت و وەزارەت کارتێکی ڕێگەپێدان 100% هاوڵاتی لێ ڕازیە بێ و بۆ لایانی پەیوەندیداریش کێشەی سیارەی بێسەرەتا کۆتاییەت. خاڵی دووەم میکانیزمی دووەم ئەوەیە کە ئەو میکانیزمی جەنابی وەزیر باسی کردەوەیە کە تۆ سیارەکە لە هاوڵاتی وەرگریتەوە و قەرەبوویەکی بێت دێکامە بۆ حکومەتی هێران زۆر قورسە، چکە نزیک 200 میلیۆن دلار زیاتر دراوە بە مەلیکە و ماجستە و شاینە. ئایا حکومەتی هێران لەم کاتە ئامادەیەوەی تایە 200 میلیۆن دلار بۆ سەرەوە باتەوە بە هاوڵاتی؟ ئەی لە بەرامبەر یا مەلیکە و ماجستە و شاینەی بۆ چییە؟ هەنی چی لێ بکە؟ وە زۆر بەسەر و چا باڵێن زۆر هات بەسەر ئەوەیە ئەفونگە ئەم خاڵە تەواوکەم. ئەم سارانە سەلامەتیانتیانە و لە بەرگیانی شۆفێر و ئەمانە باش ئەگە سەلامەتیانتیانە بۆچی ئێمە لەسەر شەقامەکان ئەبینین مەلیکە ڕقم داراییە، ڕقمی شینی دارایی پێوەی ئایا بۆ حکومە سەلامەتیتیا بۆ هاوڵاتیتیانە؟ ئەمە خاڵێک هەر مەلیکە کراون مەلیگەی کەسا بە دەست خەڵکەوەی و لە ژوورەوەیە ناتوانێت بینە دەسەر شەقامەکان ڕقمی دارایی پێوەیە، ڕقمی شینی حکومەتی پێوەی دارایی. ئەی باشە بۆ ئەوان سەلامەتیە، ئەی بۆ ئێمە سەلامەتی نییە، ماجی سەلامەتیتیان نیە. ئەمە یەک دووش ئەی باشە ئەو کراونانەی باڵێن ئەو مەلیکانەی کە ساڵی 2017 و 2019 ڕقم کران هەر ئەم وەزارەتی ناوخۆ بە ڕێزە نەبوو بە بڕیاری ئەمان ڕقم کرا. ئەی باشە بۆچی و کاتە سەلامەتی تیا بوو ئێستا نەفسی کراونە، نەفسی مۆدێلە، نفسی شەریکەیە، نفس ئەو کات ئەگەر ئێستا ئاڵێ مەحاوەرە خۆوانیش مەحاوەر من ڕقم سلێمانی و ڕقم هەولێر بوون. ئەی باشە بۆچی ئەو کاتە لەگەڵ سەلامەتیان تیا بوو شمولی ڕقەمیان کرد و بە ڕێبەرادەکانی هاوچۆ لیژنەیان پێگەنا و تونترین لیژنەی باڵاش ئەیبینی هیچ مشکلێکیان نەبوو باڵێن. ئەی بۆچی ئێستا سەلامەتیان تیان نییە؟ ینی باڵێن پرسیارەکە لێرەیە ئەوەیە بۆچی هەمیشە کێشەی خەڵکی فەقیر ئەهێڵدرێتەوە؟ بۆ ئەکرا ئەم ڕۆژ ئێمە پێمان خۆش بۆ هەموو سیارەکان ئەوە ڕاستیە، ئەنی کێشەی یەک سیارە لە زاخۆ ئەشکالی بۆ دروست نەبێ ئێمە وەکو هەمومان وەکو دەستە جەمعی پێمان خۆشە، بەس ئەبوو مەلیگەکان باڵێن خەڵکە فەقیرەکەش بەجێ نەمایە کە مەلیگە و ماجستە و شاینەی پێ خۆت ئاگداری ئەگەر پۆلێنی کێنە ئەم سیارانە ینی جۆری زۆرەوە تەنیا شاهینە و مەلیکە ناگرێتەوە هەمانە کاکزانە عەفوو پێ دەبڕم. ئەخر مشتومڕەکە زیاتر ئەمڕۆ ئەو مشتومڕێکی ئێستا ئێمە دروستمان کردووە لەو لێدوانە ڕۆژنامەوەیەوە دروست بوو، هاتەوە ناو ماڵ بە ماڵی سلێمانی. ئێمە پێرە گوێمان لە قەرارێکی لیژنەی ئەمنی سلێمانی بووە ئەو مقۆمقۆیە و هەموو کەناڵەکانی داگیر کرد و هەموو زوومی کامێرەکانی کردە سەر خەڵک.
ئەمڕۆ دووبارە بوانێ پێرە بۆ دەست بە سەراگرتن بوو باڵێ ئیجراعات بوو ئەمڕۆ بۆچی بوو ئەمڕۆ خەڵک ینی بە تامەزرۆ چاوەڕێ ئەوە بوو کە ئومێدێکی تیا ببین ینی دوا ڕۆژی ڕوون بێ زۆر باشە من دەمەوێت پرسیارەکەم بکەم ئەو جۆرە ئۆتۆمبیلانەی تر کە مۆدلەکانیان لە خوار مۆدلەوە خۆتە زانی ئێستا ئەگەر حکوومەتتی هەرێمی کوردستان ڕێگە بە ئۆتۆمبیلێکی ژمارەکاتی یاخود ئەوانەی کە پێیان دەوترێ ئۆتۆمبیلی شەحن 2 ساڵ لە خوار مۆدلی ئەو ساڵەوە ڕێگە پێدەدا بەڵام لێرە و لەوێ جۆری تری ئۆتۆمبیلی ساغن ئەمانە بەڵام مۆدلیان لە خواری 2020 یاخود 2017 و 15 ئەوەیە اینجا ئۆتۆمبیلمان هەیە پێی دەوترێ ئۆتۆمبیلی مزایدەی ئەمریکا یا لە هێزەکانی ئەمریکا بووە وەکو فۆردی پیکابەکان یاخود لای کۆمپانیایەکی ئەمریکی بووە ئۆتۆمبیلی ترمان هەیە مۆدلی نزمە تابلۆی وەزارەتی پێشمەرگەی پێوە و کەس دەخلی ناکە لە بازگەکان ئۆتۆمبیلی تر هەیە کارتی ئاسایشی پێوەیە بە بڕوای ئێوە ئەوەی ئاگدار بن ئەو بڕیارە هەموو ئەوانە دەگرێتەوە یاخود تەنیا ئێوە تێدا زیادمەندە بن وەکو خاوەنی ئۆتۆمبیلەکانی مەلیکە و شاهینە و ماجستا ئەمڕۆکو وتمەوەی کە لەسەر بابەتی سیارەی بێسەرەتا دوو جۆر بوو پۆلێنی کرد بۆ دوو جۆر محەوەرەکان ئەمە مەلیگە و ماجستە و شاینێ جگە لە مەلیگە و ماجستە و شاینە ینی ئومێدیە کە لە داهاتوە چارە سەریانەکەی کەواتە ڕقەمیانەکەی بەڵام ئاماژەی بە جۆری سیارەکان نییە لەبەر ئەوان پێویستیان بە جۆری سیارەکە نییە هەموو جۆرەکانی تیا جگە لە محەوەرەکان ینی بە هەموو جۆرە سیارەکانەوە بۆ نمونە بە ئەڤەلۆنەوە بە هایلۆکسەوە بە وەنەوشەوە بە تاهۆوە بە جێمسیەوە باسی مۆدیلیشی نەکرد تەنها ئەوە نەیوت ئەو سیارە بێسەرەتانی خوار مۆدلن کەواتە لە 2000ەوە هەتا 2023 کە محەوەر نەبێ ئەو لە بەشی یەکەما بوو ئومێدێکی بۆ دروست بوو ئیتر لە داهاتووشە قەرارەکە چۆن ڕێنمایەکە چۆن ئایا ساڵی بۆ دیاریەکرێ یا دیاری ناکرێ چکە لە ساڵی 2016 کە ساڵی 2016 با بڵێن بۆ حەڤە کە قەراری ڕقم دەرچوو 2000 بۆ 2010 دیاری کرد 2011 نەکرد ئەکری ئەم بڕیارێک کە ئەمڕۆ جەنابی وەزیر ئاماژەی پێیا لە داهاتووە کاتیشی دیاری نەکردەوە ئایا لە 2000 دایانێ بۆ 2020 ئەوە لە ڕێنمایی قەرارەکە زۆر باشە ئەوەی کە دەنگدانەوەی دروست کردووە ئەفم گەڵخوا هەم باڵێن 2023 و 2000 هەر خوار مۆدێلە و هەمیش لە کاتی ڕقمکردنەکە سەبارەت بە ڕسوماتەکەشی هیچ ئاماژەیەکی پێ نەیەوە تەمانەوە لە ڕێنمایەکانە دەرەچێت کەواتەویش هەر بەپێی بستۆنەوە لای هەمومان وازەحە زۆر باشە کاک سوارە ئەوەی کە ئەو دەنگۆیی دروست کردووە زیاتر یان ئەو بەشەی سەغڵەت کردووە خاوەنی ئۆتۆمبیلەکانی مەلیکە و شاهینە و ماجستان کە خۆشت پێشتر ئاماژەت پێدا ئەمانە پێشتر لە هەولێر کۆدیان بۆ کرا و کاتە ئێوە کۆتان بۆ کرا ئەو کۆدە لەلایەن ئاساییشەوە بوو یاخود لەلایەن بەڕێوەبراتیەکانی هاتوچۆی هەولێرەوە بوو و لەو کاتەدا چیان بە ئێوە ئەم کۆدە بۆچی بوو لەو کاتەدا ئەو کۆدە ساڵی 2021 با بڵێن ساڵی 2021 ئێمە با بڵێن ئەو کاتە ئەنجومەنمان پێگەینا و کۆمەڵێک فشارمان کرد بۆ ئەوەی کە ساڵی 2021 بڕیای ڕقمکردنی سیارەی بێسەرەتا بدرێ و کۆتایی پێبێنرێ بە سیارەی بێسەرەتا لیژ نەپێک هاو لە حکوومەتتی هەرێمی کوردستان لە وەزارەتی ناوخۆ بۆ ئەم بابەتە ئەمە فشارمانە کرد با بڵێن گربوونەوەمانە کرد لە دەرگای حکوومەتمانەیە ئەمە وای کرد وەزارەتی ناوخۆ لیژنەیەک پێک بێنێ ئەم لیژنەیە چەند ساڵێکی پێچ و تا گەیشتە و قەرارەی کە ئەم بەشەی کە پێی ئەڵەن مەلیگە و ماجستە و شاینە لیژنەکە داوای کرد کە پشکنینیان بۆ بکرێ هەڵسەنگاندنیان بۆ بکرێ کە پێی ئەڵەن کۆدی هەولێر یا سکانەری هەولێر لەبەرەوە بە ڕسمی بە ڕێبەراتی هاتوچۆی هەولێر کردی هات پشکنینی بۆ هەر سێ جۆرەکەی کرد کراون سێ جۆری هەیە مووس بڕاوە لەگەڵ ساقە هات لە پێشکەوتنین جیازیە کە جیاز سکانەرەکە بوو ئەو کۆدەی هەولێر بوو ئەوە بوو بەڵام لە کۆتاییشە ئێمە باڵێن هەموو کەس ئومێدیەوە بووکە کۆتایی سکانەرەکەی هەولێر قەرارێکی لێ بدرێ بەڵام نەفسی وەڵامی ئەمڕۆی وەزارەتی ناوخۆ لەگەڵ ئەو کاتەیە کە کۆدەکە وەستایەک شت بوو ئەم سیارە نەمەرجی سەلامەتیان تیان نییە پێکەوە لیکێنراونەتەوە هەمووی پێکۆ نەلیکێنراوەتەوە سیارەتی هەر ساخە بۆ ساغەکانیش هەمان بڕیارە ئەوەی ئەمڕۆ نەیوت ساخیان موسیان بڕاوە وتی محەوەرەکان و لە ناو محەوەرەکانیشا هەنە سارەمان هەیە محەوەرەوەکو بێم و مارسی زووەمانە بەڵام ئەم ڕاستەوخۆ ناوی چی هێنا ناوی کراونەکانی هێنا
هەنی ڕێک باسیشی نەکرد بڵێ موزیان ساقییان بڕاو بەس تەنها باسی محەوەرەکانی کردو لە ناو محەوەرەکانیشا بەڕاستق هەر بەناو وتی ئەو جۆران کە پێڵێن مەلیکە یان کراونەکان بەعام. کاک سوارە یەک شتی تر هەیە بۆراگەر ئێمە وەکو میدیا دەبێ مەسەلەن حاڵەتی وەسەت هەڵبژێرین لە نێوان میوانێکیان چەند میوانێکیان بابەتێک کە نوێنەری ئەو تەوەر و بابەتە لێرەش نەبێت. ئەوە قسەی هاوڵاتیانە دەڵێن پێشتر جۆرەکانی BMW لە مۆدێلە نزمەکان خەڵکیان هەراسان کردبوو، ئێستا مەلیکە بەدەست گەنج و هەرزەکارەوە ئەم مۆدلیان ئەو شوێنگرەوەی گرتوتەوە. ئێوە تا چەند لەگەڵ ئەو قسەیدان دەڵێن لە بازگەکان ناوەستن چونکە کامێرای تێژڕەوی تۆماریان ناکە، خێرایەکی زۆر تۆمار دەکەن، ئەمە هۆکارە بۆ کارەسات. ینی پێ وایە ئەمە تا چەندە لە پشت بڕیارەکانی حکوومەتەوەیە؟ وڵا تەبعەنەوە هۆکارێکی سەرەکیە. ئێمە لە کۆتاییە 30,000 کەسین لە پارێزگای هەڵەبجە و سلێمانی، ینی جزئێکی کۆمەڵگەی کەواتە جزئێکی ترمانێ لە بەرامبەرمان ڕەنگە لێمان ڕازی نەبێ. بەشێکی تر با بڵێن لیژنەی ئەمنیە. باشە لیژنەی ئەمنی قەرارێکی دەرکەوە هۆکارن تەبعەن، بەڵام ئایا هەموو ئایا لە 100% ئەم سیارانە ئەم ئیشە خراپانەی پێوە کردووە؟ نەخێر، ڕەنگە لەو 30,000 کەسە 5 کەس کردبێتی، ئەم 5 کەسە بوو بێ بە واجهەیەک بۆ هەر هەمومان. بەڵام ئێمەوەمان لەبیر نەچێت پێش قەراری لیژنەی ئەمنی سلێمانیش ئەگەر کەسێک سیارەکەی جامڕەش بوو بێ هەردەستی بەسەرا گیراوە، سیارەکەی گیراوە. ئەگەر کەسێک خەڵکی هەراسان کردبێ سیارەکەی گیراوە، ئیجراعاتی لەگەڵا کراوە و ملیۆنێک ناغرامی بۆ کراوە. یعنی ئەوە نەبووە بەسەر با بڵێن هێزەکانی ناوخۆی سلێمانی بەعام بەسەرە ناتێپەڕی بێ، نەخێر هیچ کەسێک ڕێگەی پێ نەدراوە. یعنی پێمانەوە ئەو کاتە پێیانەوە ڕێنمایەکان بریتی بوو لەوەی کە تۆ جام ڕۆژ نەکەی، ڕقمی پێش و دواوە دەستکاری نەکەی، مۆڵەتی شۆفێریت پێ بێ، قایشی سەلامەتی بەکارێ نابێ، لەسەر جادا ڕێنمایەکانی هاتوچۆ جێبەجێ بکەی و لە شوێنە گشتەکان بۆ لە پارەکانە خەڵکی زەعاج نەکەی، لەسەر شەقام دوورکەویتەوە لە سیباق و با بڵێن ئەم شتە ناتەندروستانە. لەسەر ئەمانە هەر کەسێک بیکردایە یەکسەر سیارەکەی دەستی بەسەر ئەگیرا بەبێ ئەوەی کەسا قەرار هەیە و کاتە قەراریش نەبوو، بەڵام هەر دەستی بەسەر ئاگیرا. یعنی تەسەور کە ئەگەر قایشێکی سەلامەتی نەبەست بێ، کەسێک سیارێکی بێسەرەتا بێ یا مەلیکێکی پێبوو بێ، قایشی سەلامەتی ڕەنگە 15,000 بۆ 20,000 ڕسوماتی بێ وەستێکی بێ، بەڵام لەبەرەوەی مەلیکەی پێەیە یەکسەر بێسەرەتایی بۆ کرا. عنی بەسیترین شتێکە قایشی سەلامەتی بوو نەتبەستایە تۆ غرامەکە 1 ملیۆن دینار بوو بێسەرەتا بوو. بەڵێ ئەوانە کۆمەڵی هۆکار بوون. ئەو هۆکارانە ژوای کرد ئێمە کە قەراری دەست بەسەراگرتنی ئەم سارانە دەرچوو لەلایەن لیژنەی ئەمنی سلێمانیەوە، یەکێک لە هەڵوێستەکانی ئێمەوە بوو دەستخۆشی بوو. وتمان بۆ بەشێکیان چارەسەرە، بۆ بەشێکمان ماوێرانکەرە. ئەی بۆ ئەو بەشێکی ئاڵین چارەسەرە ئەو کەسانن کە بە خراپی بەکارهێنن، ئەمە بۆ ئەمان چارەسەرە. ئەو بەشەشی کە کەسێکە بۆ هاتوچۆی خۆی بۆ زەڕوریاتی ژیانی خۆی بەکارهێنە و هیچ زەرێکی بۆ کۆمەڵگەی نییە، بەس تەنها زەرەکەی ئەوەی سیارەکەی بێسەرەتایە، بۆ ئەمیان ئەگەر بیری لێ نەکرێتەوە حسابی ئەم کەسە نەکرێ ماڵێرانکەرەیە. بۆ ئێمە بەڵێ کاک سوارە یەک پرسیاری تر بینیمان لە بەشێک لە سۆشیال میدیاکان یاخود لە یەکێک لە کەناڵەکانی ڕاگەاندنەوە کە ئۆتۆمبیلێک یان زیاتر سواری کرێنەکان دەکرێت بار دەکرێت بۆ بەردەم بەڕێوەبەراتیەکانی دەست بە سەرداگرتنەوەی پێدەوترێت گومرگ کە سەر بە بەڕێوەبەراتی هاتوچۆکانن. ئەمە ینی بە شێوەیەکی چڕ لە شارەکان یاخود لە بازگەکان هەیە، واتە ئۆتۆمبیلێک بکەوێتە بازگەیەکی هاتوچۆوە ڕاستە و خۆ دەست بە سەردا دەگیرێ، یاخود چەند حاڵەتێک بووە و هێشتا دیاردەکە بە چڕی یاخود بڕیارەکە بە چڕی جێبەجێ ناکرێت. خۆشبەختانە ئەم جارە من هەمیشە قسێکی خۆم ئەڵێم، هەمیشاڵم ئەڵێم شاوگەدا لیژنەی ئەمنی سلێمانی ئەم جارە دەسەڵاتت هەیە بێدەسەڵاتی کرێکاری شای گەدای سارێکی بێسەرەتات پێشتر ئاگادار کراویتەوە نێیتە بازگەکانەوە لە ڕۆژی 3 مانگەوە. ئەمە جێگای دەستخۆشیە، جیاوازی نەکراوە. لە ڕۆژی 3 مانگەوە سارێکی بێسەرەتا کەوت بێتە هەر بازگەیەکەوانێت چاوپۆشی لێ نەکراوە ئیلا غرامی لەگەڵا کراوە سارەکەی گیراوە. خۆ ئەمە خۆشبەختانە بۆ دەستخۆشین بۆ هێزە ئەمنیەکان و لە وەزارەتی ناوخۆ لیژنەی ئەمنی سلێمانی و هەم هاوڵاتیانیش شکر سوپاس بۆخوای گەورە هەم هاوڵاتیان پابەند بوون، کەمترین
دوێنێ شەو من سێرم کرد یەکێک لە کەناڵەکانی ڕاگەیاندن بە دوواداسوونی کرد بوو دەسارە دەستی بەسەراگیراوە یعنی هەم هاوڵاتی پابند بووە هەمیش قەرارەکەش جێبەجێ کراوە باش خۆ ئێمەش ینی لاریشمان لەوە نەبووەکە ئێمەش لە کۆتایە ئارامی شارەکان و مافی بەرامبەرەکانی خۆمان باڵێن وەک لە چای خۆمان زیاترە پارێزی نکۆڵیمان لەوە نەکردووە ئێمە داوای بە یاسایی بوونی سیارەکانمانەکەین هەنێگە کەسێک بە حەزمان لە ئیزعاجکردنی کۆمەڵگە بیا و زیانمان هەبێ بۆ کۆمەڵگە بەس تەنها وە سیارەکەمان بێسەرەتاوە تا هاوارەکەین هەمومان لە کەناڵەکانەوە 4 ڕۆژە بەرنامەکەین فشارەکەین داوای مافی خۆمانەکەین بۆچی داواکەین بۆی ئێمەش وەکو کەسێکە سیارەکەی کە ئارمێکی هەیە یان ڕقەمێکی هەیە ئێمەش یا سیارەکانمان بە یاسایی بکرێت لە کۆتاییە و ئەو واقعەکە لە هەرێمی کوردستانە هەیە کە ئەمری واقعکە خەڵکێکی زۆر چاوەڕێ ینی پارەی یاوە بەم سیارەیە ئەمەش لە بەرچاو بگیرێ من داواکارم بە جددی ئەم وەڵامی ئەمڕۆی وەزیری ناوخۆ بۆ ئێمە قەناعەت پێکەر نەبوو چونکە لە بابەتی سارەی بێسەرەتا کێشەی دوو شاری حل کرد هەولێر و دۆک بەڵام دوو شاری وەکو پارێزگای سلێمانی و بە ئیدارە سەربەخۆکانیەوە تەبعاً هەڵەبجەی لە دووڕیان نەگایشتەوە هیوادارم ئەمیش لە دووڕیەکان نێڵێتەوە زۆر باشە کاک سوارە پێشتر جەنابە دامەژێت بۆدا کە گەنجێک لەبەر جوانیەکەی و لەبەر مواسەفاتەکانی سارەیەکی جۆری مەلیکە یاخود لەو سارە بێسەرەتایانەی هەڵبژاردووە بەڵام لە هەمان کاتیشدا چیرۆکی سەرنجڕاکێش و ناخەژێنی تێدا لەوەی کە دەبینین گەنجێک دەڵێ من بۆ ماوەی چەندین ساڵ شاگردایەتی دوکانەکان و کرێکاری بازارم کردووە بۆ ئەوەی کە بە خەونی ئۆتۆمبیلێکەوە پارەکەی داوا بە ئۆتۆمبیلێکی لەو جۆرە کە لە بازاردا تەنیا دەتوانێت لەو نرخەدا ئۆتۆمبیلێک بەردەستی خۆی بخاجە ئەگەر ڕقم بێ ئەگەر ئارم بێ ئەگەر هیچ سەرەتایەکی نەبێت ئەمانە لە بازگەکان ئەگەر دەستیان بەسەردا بگیرێت کەسەکە سیر دەکات لە بەرامبەردا قەرەبوویەکی نەبێ حکوومەت بەرچاوڕوونیەکی زیاتر نەدات لێکەوتەی کۆمەڵایەتی و ئاژاوی لێ دروست نابێ کەسێک ینی بە بەرچاویەوە مرۆڤ هەموو یەک و یەک نییە لەو کاتەدا عسابی هەموو کەسێک وەکو یەک نییە لەو کاتەدا ئەگەری ئەوە نییە کە کەسێک نەتوانێت ئۆتۆمبیلەکەی ڕادەستکە و فشاری لێ بکە و لێ بکرێ و لە هەمان کاتدا تووشی کاردانەوە بێتەوە وڵاهی دەرئەنجامی باڵێن دەست بە سەراگرتن تەمان چارەسەر نییە ئەو چیرۆکانی تۆ باست کرد هەزارها چیرۆکی لەوە زیاتریشمان لایە ینی بە نمونە من کەسێک تەلەفۆنی بۆ کردم باوکێکە دڵی ینی تا هەر ڕێک لە تەلەفۆنەکان دڵی پڕ بۆ لە گریان ئەڵێ من مناڵەکەم پێوتم ینی باوکەم ئێمە ناتوانین سارەکەمان بەرینە سەرجادا چکە سۆشیال میدیا لە ئێستا زۆر بێ ویژدانە ناچێتە ناو ماڵەکانەوە زۆر بێ ڕەحمانە ئاچێ کابینێ مناڵە کابینێ لە کەناڵێکی ڕاگەیاندنەوە ئەوە هەرڕێک بەم نەسەانی دووبارە مەلیگەکان دەستیان ناتوان دەستیان بەسەراگرێ ئەگیرێ نادرێنەوە ئەنواع جۆر لە گومان نەکرێتە ناو ماڵەکانەوە ینی وتی من مناڵەکەم وای پێوتم وتی دڵم پڕ بۆ لە گریان ینی هەندێک کەسمان لەگەڵا باڵێن بێ باوک مناڵەکان خەریکە لە ماڵەوە شێتە بن ینی چادریان پیایەوە کاکە من ناڵێم لیژنەی ئەمنی سلێمانی ینی قەراری دەست بەسەراگرتنی وتی لە ماڵی خۆت ڕایگرە بەڵام کەناڵەکانی ڕاگەیاندن حورمەتەن ئەخلاقیەن پیشەیەن ئەم بابەتە ناگوازنەوە ینی بە جۆرە ئێکەنە ناو ماڵەکانە وەکو پار و دەرخواردیەن زۆر بێ ڕەحمانەیە ینی هەر ئەمە لە دەستی ئەم لیژنەی ئەمنی سلێمانی بۆ نمونە وتوێتی ئیجراعاتێکی ئەەکەین دەست بەسەر سارەی بەسەرەتاگرین تەمان ڕۆژێک لە ڕۆژان بیر لە چارەسەریشەکەنەوە بەڵام کەناڵەکانی ڕاگەاندن یەکسەر لەن چی ئەوە دووبارە مەلیکەکان لێتان نەستێنەوەوانێ ئەگیرێ و لێ دەستێنێتەوە ئاخردا لە بڕیارەکە هەشتیوانە بڵێ ئەیگرم و لێ دەستێنمەوانێ ینی نادەمەوە خۆم ناڵە نادەمەوە وە چیرۆکی وامان هەیە با بڵین هەمانە ئەڵێ گەنجم ڕۆژی 12,000 هەیە ئەڵێ شاگردم ڕۆژی 8,000 هەیە ینیکی دڵی ئەکوڵێت تا عەقلی تەقەبولی ناگا سەیری کەناڵەکانەکە ئێمە لەو ڕۆژۆم بڕارە جێبەجێکراوە هەموو ئەوانەی کە خاوەنی ئەم سیارانن ژیانیان بووە بەچی بە مۆبایلێک دەیخوای هەواڵێکی خۆش بە تیکتۆک بە فەیسبوک ینی خەریکە شێتە بێ ینی خەڵکمان لەگەڵە نەخۆشی هیوایە ئەڵێ من ماڵم لە قولەیسیە کاکە چۆن بچم بۆ خەسخانە هیوە پێشمەرگەمان لەگەڵایە ماڵی لە سلێمانیە دەوامەکەی لەو دیوی سنووری هەرێمی کوردستانە ئاخر بازگا بڕێ خەڵکمان لەگەڵا لە گەرمیانە ئەچێتە ناو
ئەو فەراغە ئەمنیەی لەوێ دەوامەکە فەراغە ئەمنی کە لە خواروی کەلارەوانێ نزیکی ئەو منتیقە فەراغە ئەمنەی دەکە و ئەمانە ینی ئەم ناوچانە بەڵێ ینی لەوێ دەوامەکە پێشمەرگی ئایا چۆن بێتەوە ئەم بابلێن چۆن بێتەوە نە پارەی پێ سارێکی ڕقم کڕێ تەنها و تەنها لە دارای دنیا بە ڕۆبع موچەکە مەلیگەی کڕی و ئەی چۆن بچێ بۆ دەوام ئەمە ئێمە لە هێزەکانی ئەفۆن لە هێزەکانی ناوخۆش لەگەڵ مانای بە تەکسیەچێ بۆ دەوام کاکسوارە کاتمان نییە بەس ئەگەر یەک پرسیار هاوکارانم ئاماژەت بە تەوابوونی کاتەکەمان دەکەن یەک پرسیار زۆر بە کورتی ئەم دەنگ و باسانە یاخود ئەم بڕیارە کاریگەری لەسەر نرخەکەی کردووە لە بازار ئەوەندە ئێوە خاوەنی ئۆتۆمبیلەکانن لە پێشانگەکانی ئۆتۆمبیل نرخەکەیان دابەزیوە هەر لە ڕۆژی گومان لە ڕۆژی ئەو گومانەوە کە بڵاو کرایەوە گومان بۆ کاتە نەبوو بە قەرار هەر لە ساتی یەکەمەوانێ بۆ ئەفرۆشرێ بۆ کەس هەیە بڵێ کڕم بۆ کەس هەیە بڵێ بە دینارێک یعنی کەس ناڵێ بە دینارێک بۆیە ئەمە با بڵێن خەڵکی تووشی جۆرێک لە تێکدانی شڵەژانی دەرونیش کردو ینی ماقوی نییە سارێک 6 وەرەقە 7 وەرەقە 50 وەرەقەی پیاوە هەموو ژیانەتی ئێسا ببینە یەک دینار نەکە زۆر ناخۆشە ینی کردنی وەستانی هەر وەستاوە هەموو سارێکیش عەفوەن لە دە وەرەقەوە تا وەرەقەی لێبەتەوە و ناش بێ بە پارە بەو هیوای کە چارەسەرێکی گونجاو لە بەرژۆندی ئەو هاوڵاوتێ بەشمێنێتانەی جەنابەت نمونەت پێیان هێنایەوە بۆ بدۆزرێتەوە زۆر سپاس بۆ بەڕێ سوارە عومەر کە تام کاتە لە ستودیۆکانمان لە بەرنامەی ڕایەڵە لەگەڵمان میوان بووی بینەرە عەزیز و خۆشەویستەکان تا دیدار و بەرنامە و گفتوگویەکی تر بەخواتان دەسپێرم هەر شاد بن.